سڵاوتان لێ بێ ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دوو تەوەرگفتوگۆی لەسەر ئەەکەین تەوەری یەکەممان وەکو لای هەمووان ئاشکرایە ئەمڕۆ وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر داوای پەرلەمان لە پەرلەمانی کوردستان بوون بۆ ڕوونکردنەوەی ئەوەی کە ئایا لە ئایندەدا و لە چەند ڕۆژی داهاتوودا چۆن مامەڵە لەگەڵ پرسی خوێندن دەکەن لە هەرێمی کوردستان. ئایا قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن و فێرکردن و زانکۆکان دەکرێنەوە یان هەر بەم جۆری ئێستا دەمێننەوە یان پلان چییە بۆی کە وەکو هەردوو وەزیر بەڵێنیان دا و قسەیان کرد کە خوێندنی ئەم ساڵ بە هیچ جۆرێک نافەوتێ و پلانیش لەبەردەستدایە. ئەمانەی وردەکاری ئەو بابەتە و قسە لەسەر بابەتی خوێندن بە تایبەتی لایەنی پەروەردە بکەین بزانین پلانەکان چییە و بە چه ئاراستەیەکدا دەبێ و چۆن کاری لەسەر دەکەن و تاوەکو ئێستا بڕیارە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ ئایا دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە ناکرێتەوە چۆنە پلانەکە قسە لەسەر و بابەتاکەین لە تەوەری یەکەمماندا. لە تەوەری دۆمیشدا قسە لەسەر پێکاتی کابینەکەی مستەفا کازمی دەکەین. زانیاری ورد هەیە و ڕۆژنامەنووسێک لەگەڵماندا دەبێت کە باز لە کاندیدی وەزارەتە جیاوازەکان دەکات کە بڕیار وایە تاوەکۆم ساتەوەختە سەعاتێکی تر دانیشتنی پەرلەمان بۆ دەنگدان بە کابینەکەی مستەفا کازمی دەست پێ بکە کورد چ وەزارەتێک وەردەگرێ و ناوی ئەو کەسانە چین کە بۆ وەزارەتە کوردیەکان پێشنیار کراون و زانیاری لایە لەسەر گفتوگۆکانی وەفدی هەرێمی کوردستان و بەغدا. تەوەری دۆمان تایبەتە بێ بەو بابەتە زانیاری هەیە لەسەرەوەی ئایا موچە دێت نایەت. ئەمانە هەمووی گفتوگۆکانی تەوەری دۆمانە بێ. سەبارەت بە تەوەری یەکەم میوانداری بەڕێز مامۆستا عومەر محەممەد ئەمین جەگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیمان کردو. مامۆستا زۆر بەخێر بێی سوپاس بۆ ئامادەبوونە. مامۆستا دوای ئەوەی ئەمڕۆ بەڕێز وەزیری پەروەردە و خوێندنی باڵا چوونە پەرلەمانی کوردستان ئەوەی کە پرسیارەکە ئەوەیە بە کوردی و کورمانجی وەکو دەڵێ دەرگای قوتابخانەکان دەکەنەوە یان ماوە ئەو بڕیارە بدرێ. زۆر سوپاس بۆ بەرنامەکەتان کاکارم. دیارە لەگەڵ هاتنی ئەم وەزعی کە بەسەر هەموو جیهان و عێراق و کوردستانیش هات بە تایبەتی مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی پەروەردە خەمسار نەبوو بەرامبەر ئەو مۆزوعەوە بەرامبەر ئەوەی کە بتوانێت چارەسەری کێشە و گرفتەکانی خوێندکاران کە بۆ خۆی وەزارەت بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەری گشتی و ڕاگۆڕینەوە لەگەڵ هەموو ئەوانەی کە لە پرۆسەکەدا ئیشەکەن و دیارن چەند پلانێک دانرا بە تەواوەتی ئەتوانین بڵێن پلانی ABCD چەند پلانێک دانرا. ئێمە ئەو کاتی کە 25 مانگ لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا قوتابخانەکان دابخرێن بەهۆی ئەو وەزەوە 26 قوتابیان و خوێندکاران 26 دوو قوتابیان و خوێندکاران چوونە ماڵەوە. پلانەکە ئێمە کە بیرمان لێ کردەوە 26 مانگ هەتا ئەگاتە 11 سێ تقریبان خوێندکار دا بۆ 12 ڕۆژی دەفەوتێ دوتمان هیچ گرنگ نییە دە ڕۆژ خۆی کاریگەریەوەی نێچکە بۆ خۆی 11 سێ تا 24 سێ خۆی عوتڵەی ڕسمیە بە پێی پلانی وەزارەتی پەروەردە بە پێی پلانی ساڵانەی خوێندن. وتمان ئەگەر دوای ئەوە خوێندن دەست پێ بکاتەوە ئەوە بۆ خۆی ئێمە احتیاجی هیچ کێشەیەکمان نابێت نۆرماڵ ئیمتیحاناتی خۆمان دەکەین و تاقیکردنەوە دەکەین و ساڵەکە بەڕێ دەکەین. خۆتان بینیتان وەزاکە بەرەو هەڵکشان چوو وەزاکە خراپ بوو لە کوردستانە ڕێژەیەک هەبوو لە توشبووان لە مردووان لەوانەی کە هاتنەوە بە تایبەتی خەڵکیی زۆر لە کەرنتینا بوون. ئەمە وای کرد کە نەک 24 سێ کە ئاخر ڕۆژ بوو 25 بکرێتەوە بەڵکو یەکی چواریش نەکرایەوە. ئێمە پلانی دووەممان ئاراستە کرد کە پلانی دووەم وەزارەتی پەروەردە ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کرد کە پلانەکە ئەوە بوو ئەگەر یەکی 5 دەوام دەست پێ بکەینەوە ئەوە احتیاجی یعنی تقریبا ئێمە بۆ 24 سێ ئەو کاتە 24 دەستی پێ نەکردو مانگی چواریش بەردەواموتمان ئەگەر دوی پێنج یەکی پێنج تەبان عوتڵەیە جەناب تەزانی دوی پێنج دەست پێ بکرد ئەوە نۆرماڵ ئێمە تا مانگی 6 دەوام دەکەین و مانگی 6 تاقیکردنەوەکان دەست پێ دەکەین. بەڵام بەداخەوە وەزعەکە وا خواستی کە نەتوانرا دەوام بکرێتەوە. تەبعەن خۆشتان نزانن
بە پێی پلانێکی سەحی نێودەوڵەتی هەر کاتێک کە تۆ بتێ ژیانی احتیادی بکەیتەوە ئەبێ بەلایانی کەمەوە 15 بۆ 21 ڕۆژ بۆ مانگێک هیچ حاڵەتێکی توشبوونت نەبێ ئێمجا توانی بکەیتەوە بە کەمترینیان 15 ڕۆژە ئێمە تا ئێستا حاڵەتی توشبوونمان لێرە لەوێ لە هەولێر لە شوێنەکانی کە هەیە بۆیە ناتوانرا دەوام لە دوی پێنج دەست پێ بکرێتەوە کە دەست پێ نەکرێتەوە ئەمڕۆ جەنابی وەزیر لە پەرلەمانە زۆر بە وازحی قسەی کرد زۆر بە نیک پلانەکە دیارە ئەو لەگەڵ بەڕێوەبەری گشتیەکان و لەگەڵ ئەنجومەنی وەزارەتە قسەی کردو کەوات ئێمە کە نەتوانین لە دوی پێنج دەست بکەینەوە بین کەواتە تەنها دەتوانین تاقیکردنەوە بکەین تاقیکردنەوەکە هەتا ئەم دەقیق پلانەکە ئەوەیە تەنها بەڵێ بە پێی پلانەکەی وەزیری پەروەردەنەوە کە تەلەبە بێت دەوام بکات تەنها پلانێک دادنرێ بۆ تاقیکردنەوە تەنها پلانەکە چۆنە بۆ ڕوونەکەمەوە پلانەکە ئێمە بۆ خۆی ئەگەر بڵین ئەم ساڵە ساڵێکی خراپ بووە لە ڕووی خوێندنەوە ساڵێکی خراپ نەبووە چونکە لە 171 ساڵەکەمان خوێندەوە یعنی ڕێژەی بە 171 ئێمە توانی ومانە هەموو بابەت و دەرسەکان بخوێن خۆی بۆ خۆی ئێمە ئەگەر بیر لە ساڵانی 2015 بە دوا بکەین چەند ساڵێک بە دوای یەکە بە 6 بە 2 ساڵیش بە دوای یەکە 100 ڕۆژ بایکۆتە بۆ ساڵەکەش نۆرمال ڕۆشتووە و ئیمتیحانات و احتیادی کراوە ئێستا ئێمە ساڵەکە لە 170مان خوێندەوە هەفتاوێکیمان خوێندەوە کەواتە 100 لەگەڵ ئەوەشە چەند پرۆژەیەکمان هێناوە بۆ پاڵپشتی خوێنکار نەک بووە بە ئیلزامی وە خوێنکار نەمان کردو بە ئیلزامی لەوانە هەورە فێرگەمان هەیە یعنی تۆ هەورە فێرگە ئەتوانیت بەس تەنها داخڵی بابەتەکان بەس قوتابەکە بچێتە هەورە فێرگە بکات و لە ئەنتەرنێت داخڵی بکاتە پێویستیشی بە ئەنتەرنێت نابێ ئەتوانێت نەک جارێت دەیان جار بابەتەکانی خۆی ببینی لە پۆلی یەکی سەرەتایەوە تا 12 ئامادەیی تێدایە ئەمە هەورە فێرگە لەگەڵەوەشا تەلەڤیزۆنی پەروەردەیمان هەیە و چەند تەلەڤیزۆنی کە پێویست ناکە ناوێن بێنم ئەوانی کەش بە بەردەوامی بابەتەکانی خوێندن وانەکان لێ دەدەن و ئەمەش ئەگەرەوەی ئەنتەرنێتی نەبێ و ئەبزام تەلەڤیزۆن لە هەموو ماڵەکانە هەیە کارە باش لە هەموو شوێنەکەیە ئیتر بچڕێ نەبچڕێ هەیە ینی لەگەڵ مۆلیدا وەزایکە ئەوەشمان هەیە دوای ئەوە بیرمان لەوە کردەوە کە ئەم خوێندنی ئۆنلاین ئەلەکترۆنی ئەنجام بدەین ئەوەش خۆتە زانی بە بێت تێچوونی 1 دیناری تێبچێ لەسەر وەزارەتی پەروەردە بە هاوکاری خێرخوازان و خەڵکی بەتوانە وانی لە مەسئلەی کۆمپیوتەر و پێشکەوتنی کۆمپیوتەر و داتابیس و سێرڤەر و وانازی دەکەن توانیان بەرنامە بە ئەنجام بگەین ڕاستە کەم و کوڕی تێدایە بەڵام بۆ خۆی هەتا دوێنێ 500,000 خوێندکار توانیوێتی کۆدەکە بکاتەوە و ئەمە بۆ خۆی کارێکی زۆر باشە و دەستکەوتێکی زۆر باشە ئێمە ئەبێ ڕاستە لەوانەیە خوێنکار زۆر ملتەزیم نەبێ پێوە بەڵام ئێمە شوتومان هەنا ئیلزامە نەمان و تۆ ئەمە داخڵە بۆ تۆ بەڵام تۆ بێ بیر لەمە بکەیتەوە ئەم پرۆژەیە پێدانی زانیاریە لەسەر وانەکانی خۆی من بۆ یەک نمونە لەسەر و زانیاریە بۆ باسەکە مەسەلەن بۆ نمونە ئەو خوێنکارە بۆ خۆی پۆلی 11 بۆ خۆی چیمیا لە پۆلی داخوێنێ 11 لە دەیە لە 11 یعنی ئەم بابەتە بخوێنێ باشتر ئەگەر داخلیش نبێت چونکە پۆلی 12 ئەو تەحکومەکە بۆ ژیانی لە 12ە بچێتە کولیتۆ ئەی باشە ئەو ئەگەر باسی چیمیا بکەین ئەگەر توخمەکان هەر هەمووی لەدا بە باشی نەخوێنێ لە 11 ناتوانێت لە 12 سەرکەوتن بێنێ بە تاکید ینی ئەم بەرنامەی خوێندنی ئۆنلاین قوتابخانەی ئەلەکترۆنی پاڵپشتی کارێکی بەهێزە بۆ خوێندکاران و دەستکەوتێکی زۆر باشیشە ئەمە لایەنێکی کەشیە بە کاگارم ئەمدانە ئێمە بیر لەوە بکەینەوە ڤایرۆسێک 192 دەوڵەتی لە دنیا خوێندن پاخستیایە 1 ملیار و 500,000 خوێندکار بە پێی داتاکان ئێستا لە ماڵەوەیە خوێندکار ئێ باشە ڤایرۆسێ ئێ خۆلەوانەی کاریسا بێ زۆر لەمە گەورەتر بێ یا کاریسا بێ لە بیدایەتی ساڵا بێ مەسەلەن ئەگەرم کاریسە مەسەلەن ئەم کۆڤید-19 لە مانگی نوابواە خوێندن نابوو تاوانێ ئەبێ بیر لەوە بکەیتەوە کاریسی لەوانەیە خراپتر هەبێ لە دوایەمە شتیکە بێ ئینشەڵڵا نابێ ئینشەڵڵا نابێ بەڵام کە ببێ کەواتە بیر لەوە بکەیتەوە تۆ ئەم ڕێگا وردە و دەبخیتە سەرسکە ئەگەر ئێستا کەم و کوڕیمان هەبێ لە سێرڤەرەکانە لە کردنەوەی کۆدەکانە بەڵام ئەکرێ ئێمە ئیشی لەسەر بکەین لە داهاتوودا تان پلانە تەنها بۆ ئیستا نییە مەرج نییە هەر ئێستا بۆ ئێستا نیە بۆ داهاتوو باشە ئەمە خاڵێکی کەش کە پرسیارەکەتت بۆ تەواو بکەم ئێمە
بۆ کە ئیمتیحانەکەین لە مانگی وە دوای وەرزیەکەم لە مانگی یەک تا 26 دوو چەندی خوێندبێ خوێندکار ئەوەندە داخڵە بێ ئەمە مهمە بۆ خوێندکار زۆر حەزی لەم قسەیە یعنی ئەو خوێندکارە چەندی خوێندبێ واتە لەو لە 1970 تاقیکردنەوە دەکا کە خوێنێتی نە 1970 هەموو ساڵەکەیە وەرزیەکەم امتحانی کردو امتحان ناکات ئەوە تێپەڕیەوە ئەوە تێپەڕی امتحانی کرد نایکاتەیە چونکە ئێستا نظامی وەرزیە وەکو جاران نییە نیوەی ساڵ سەری ساڵ بێ دوای هەمووی داخڵ بێ ئێمە سیستەمی زانکۆیمانە ئێستا وەرزیە وەرزی یەکەم لە مانگی یەکا کە امتحانی کردو لە یەکا امتحانی کردو تا کوێ خوێندبێتی ئەوە داخڵنیە ئەمان یەک و دوو چەندی خوێندووە ئەگەر دە لاپەڕی خوێندووە گەر پەنجای لێ خوێندووە امتحانی خۆی باشە پلانەکە چۆن خوێندکار ئەهێننەوە چۆن ئەیخەنە قوتابخانەکانەوە چۆن تاقیکردنەوەکەن و کوتت ئەم پلانەکەی ئەچێتە جێبەجێکردنەوە ئێمە لە نزیکترین کاتە لە نزیکترین کاتە جەدوەلەکە ئیعلانەکەین لە نزیکترین کاتیانی لە تەسەوڕەکەم لە هەفتەی داهاتوو ئیتر وەزارەتی پەروەردە یعنی ئەمە بەڕاستی ئەکرایە ئێمڕۆ وەزیرەوەی ڕوونکراوە دیارە هێشتا ماوێتی سەبەبەکەی لەوانەیە مەسەلەن بڵێن داوام دەست پێ دەکاتەوە لە 15 مانگ لەوانە ناڵێم داوام دەبا خەڵتیە نەگا لە قسەکەم احتیمال وەک نمونە بۆیە جەدۆلەکە دانەرێ احتیمال بکەین دەوام 10 ڕۆژ دەست پێ بکەین 20 ڕۆژ مەسەن تایەکی شەش لەسەر ئەوە لەوانەیە وابێ بەڵام ئێمە جەدوەلەکە لە نزیکترین کاتە ئینشەڵای ئەلانیکە کە ئەعلانمان کرد ئیتر خوێندکار خۆی ئێزانێ ئێمە ئاوە پێشنیارەکانمان وایە ئیتر ئەگەر ئەو پێشنیارانەمان گوێمان لێ بەجێرەوە ڕەکان تقریبەن ئێمە قوتابخانەکانمان بەنەکاڵین بنەڕەتی 1 بۆ 9 هەندێک جار لە پۆل 1 هەمانە بۆنەوە هەندی زۆربەی قوتابخانەکانمان 1 بۆ 6 ئێمە ناین هەمووی بە 1 بێنەوە پێشنیارەکەمان وایە 1 و 2 3 کە پێڵێن بازنەی 1 ئەلانیەکەین ئەڵێن بازنەی 1 مەسەن 4 امتحانی ڕئیسیانەیە بیرکاری زانست کوردی ئینگلیزی 4 ڕۆژ امتحانیانە 1 بۆ 3 ئەم 3 پۆلە بۆ ئەوەی قەڵەباڵخیش لە مەکتەبەکانە بێ هەم بۆ کاریسەی کۆرۆناکەش خراپە خوانە خوازە ئەگەر توش بێ ئەگەر ئێمە دێن 1 و 2 3 دەیەنینەوە امتحانی ئەمان لە 4 ڕۆژە تاوا دەکەین دوایی ئەچینە سەر 4 و 5 و 6 4 و 5 و 6مان تاواکە ئەمجا چینە سەر 7 و 8 وامان پێشنیار نەکرێت پێشنیارەکەمان ئاوای ئەگەر سەرکەوتوو بێ و ڕەزامەندی لەسەر دێ تەسەوڕەکەم وەزارەتیش کۆکە لەسەرم پێشنیارە ئەمێنێتۆ سەر پۆلی 12 و پۆلی 12 تهدید کراوە 28 6 لەسەر پۆلی 12 پرسیارم دەبێ بەڵام هەر لەسەر بابەتی تاقیکردنەوەکان ئێستا هەموو شتێک ئامادەیە ئەگەر هەفتەی داهاتوو ئەلان بکرێت تاقیکردنەوە بکرێواتە لە هۆڵەکان لە مامۆستای سەرپەرشتیان ئێمە حساباتی ئەوە دەکەین مەسەلەن ئێستا ئێمڕۆ ئێمە چەنی مانجی 5 بەڵێ مایم چەنی 5 ئێمڕۆ 6 5 وانە ئێمڕۆ 6 5 6 5 خۆ تۆ ئەبێ مودەیەک بدەیت بە مامۆستا بۆ ئەوەی پرسیار دابنیوانە مودەیەکی ئەبێ بدەیت و ڕێنمایی دێتە خوارە تاچیت بە دانانی پرسیاریشەوەنە قورس نییە خۆی هەموو قوتابخانە خۆکو جاران نییە من بە بێرم بێ هەمومان نەچین لە جادەی مەولەوی تەبعمانەکە بزێ ئێستا لە هەموو قوتابخانە و خوێندنگایەکەی سنساقەیە تەبعەیە هەموو شتێکە ینی کێشەمان نییە لە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژە هەموو پرسیارەکان ئامادە دەکرێت هەمووشی دەچێتە بەردەم لیژنەی امتحانی قوتابخانەکان بەڕێزێک ناوەیەکی ناردوو دەڵێ من مامۆستام تاقیکردنەوەی کۆتایی ساڵانی پێشوش 6 نمرەی لەسەر بووە بەڵام 20 نمرەی لای مامۆستا بۆ 20 نمرەش لەسەر تاقیکردنەوە بووە ئێستا هیچ نمرێک لای مامۆستا نییە چ بڕیارێکە دەن بۆ کۆتایی ساڵ بۆ ئەو نمرانە بۆشکردنە لە نمرە ئێمە خۆی زانێ جارانە مۆرزە لەسەر 6 کرا چلی مامۆستا دەیکرد خۆی کرد لە بەکیوز و لە ڕێگەی کیوزەی کرد لە ڕێگەی هەڵسەنگاندنەوە بەم دوو شێوازەکرا لە پۆلا دەرەجی دادەنا زۆربەی مەکتەبەکان بیستیان کردووە زۆربەیان بەس هەیە نەی کردووە ئێمە باڕاستی بڵێنی سەمەند خۆم گوێم لێ بۆ تەلەفۆنی بۆ کردم تی مامۆستا ئێمە کردومانە هەیە نەی کرد مەکتەبەیە چەند مادەیەکی کردووە ئێمە بیرمان لێ کردوتەوە چارەسەرێکی بۆ دۆزیوزینێ یان لە 8 ئیمتیحانە کرێ یان لە 100ەکە تەسەوڕەکەم 8 باشتر بێ بۆ ئینەکە بۆ خوێندکارەکان نمرەی تر دیسانە جێڕنەوە بۆ مامۆستا ئەو 20 نمرە مامۆستا خۆی دایدەنێ کە ئەوە خۆی هەڵسەنگاندنە خۆی تەلەبێ هەموو مامۆسایە تەسەوڕ ناکە مەگەر ساڵێ دەرسی وت بێتەوە بە خوێندکارەکەی وەرزیەکەمی خوێندکاری خۆی نەزانێت چەنەوە زۆربەیشیان کردویانە چونکە ئێمە مانگی 1 و 2 دەواممان کردو تا 6 2 کەواتە
ئەوە حالێکی بۆ دۆزنوت بڕیاری لێ دەدرێ کێشە دروست نابێ بەڵام تاچیت بە لە شەز نابێ بەدەر لەوە ڕێکارە خۆپارێزیەکان بۆ تەندروستی بەدەر لە قاعە لەوەی کە کەمترین تەلەبە ئەهێننەوە معەقەم و دەستکێش و ئەم شتانە بیری لێکراوەتەوە واللهی من خۆ بەرنمەکەی تۆ شتێکی باشە خۆی تۆ ئەلام بۆچی کاریگەرە لەسەر هاوڵاتی بۆچی کاریگەرە بە بەرنامەی وایە بۆ خۆی لە دوای خۆیان کۆمەڵی چاکسازی گەورە دەکات وایە نییە ئێمە بیرمان لێکردوتەوە هەندێک قوتابخانە هەر خۆی پێشەوە بیری لەوە کردوتەوە کە مەکتەبەکە دەرمان ڕێژ بکە مەسەرەن بۆ نمونەی سەیمە پەروەردەکان دەرمان ڕێژمان کرد کە چین بۆ ئەو ڕۆژەی موچەدرا ینی بیرمان لێ کردوتەوە ئەوانیش بە هەمان شێوە ئەم بەرنامەی تۆش لێرەوە هەر من خۆم لێرەوە هەر بە ناوی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانیوە داوا لە سەرجەم بەڕێوەبەر و مامەساکانەکەم کە 12 بەڕێوەبەرەتیمان هەیە لە پێنجێن تا چەند شەماڵ هەتاگاتە قەڵاتزێ بتوانن بەڕاستی ئەو شتانەی کە پێویستن بە پێی توانای ئیمکانێتی خۆیان ئامادەی بکەن بۆ ئەوەی ئەوش ببێتە بەرگریەک لەو هیچ ڕووی مادی و پشتیوانیە کرێن وەزارەت بڕێک مادەت پارە دیاری بکە بۆ خەرجکردنی ئەم بابەتانە والله تا ئەم دەخەم من تەسەوڕ ناکەم هیچ دیاری کرابێ ینی هیچ پارێکی بۆ تەخسیس کرابێ بەڵام ئەمە شەکرێ من دوای تۆ قسە بکەم تەلەفۆن بکەم و ئەکرێ ئەمەی تۆش خەڵبی بینێ و بەرپرسایش تایچی دەمە بینێ داواکەین بەڕاستی هەم وەزارەتی پەروەردەم تەندروستی بۆ ئەمە بەجددی بێنە چاکە مامۆستاوەکو خۆت دەزانی خوێندکاری بازنەی 1 و 2 ڕەنگە نەزانێ بە تەواوەتی خۆی بپارێزێ وەیەتە دەرەوە تاوەکو وەکو تۆژ و ئێستاش هەر حاڵەت هەیە لە کوردستانە تۆمارەکرێ ئەمە پێویستی بە چاودێری ورد هەیە بۆی خوانە خواستە کارەساتی تر وە شەپۆلی دووەمی کۆرۆنا بەسەر هەرێمی کوردستانانەیە ئەمە بەجددی وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاش بە هەمان شێوە ئەگەر بیانەوێت زانکۆ پەیمانگەکان بکەنەوە بەرپرسیارەتیشی گەورەیە باسی تاقیکردنەوەکانی پۆلی 12 کرد خۆ ئەمان ناکرێوەکو 1 و 2 بە بازنەوە بە ڕۆژی جیاواز بێنەوە ئەم پلان چیە ئەمان هەر بۆ خۆی کەمکەمن خۆتۆ خۆت بڵێ ئەم لە مانیکە کەمترە چکە بۆ خۆی ئەمە قاعەمانەیە قاعەکانمان هیچی لە 50-60 لە بە زیاتر نییە اینجا 50-60 لە بە زیاتر نییە بۆ خۆی ئێمە هەر نەک ئێستا ئەوەتەی امتحانات دروست بووە لە عێراق لە ساڵی 1920 هەر بینی کورسیە جەنابیش خوێنکار بوو امتحانێتی وەزاری لە بینی کورسیە بۆ کورسیە بەلایانی کەمەوەمی بەترێ زیاتر ئەوە خۆی وایە هەمیشە جاری وا هەیە کەنە هۆڵێک و بەڵام هۆڵەکە هۆڵێکی گەورە 50 تەلەبەی تێ دەکرێت لەوە زیاترێ 50 بۆ 60 تەلەبە ئەمە بۆ خۆی 50-60 تەلەبە مدیری مەکتەبە توانێ مەسەلەن پاک و خاوێنەکەشیان بۆ دابین وەزارەتی پەروەردە ویستێتی سوود لە هۆڵەکانی وەزارەتی خوێندنی باڵا ببینێت ئێمە پێش وەزعی کۆرۆناش قسەمان لەسەر ئەوە کردەوە کە ئیمتیحاناتی ئەو کاتە گەرمە کارەبا لە هەموو مەکتەبەکانیە و ناشتوانین دابینیکەی کارەبای بەردەوام بۆ مەکتەبەکان چکە فی دەرە بەردەوامەکان زۆر کەمە قوتابخانەکانیش هەموو شوێنێکەیە قسەمان کردو لەگەڵ خوێندنی باڵا ئەوان ڕەزامەندیان دەربڕێوە کە هەندێک هۆڵی وەزارەتی خوێندنی باڵا بەکاربێنین ئەوە تەبعەن لە هەموو شوێنێک نییە مەسەن لە پێنجێنە و لەوانەیە نەبێ مەسەر بۆ نمونە سیسایەقە ئەوەندە نەبێ بەڵام لە سلێمانی لەوانەیە بتوانین سوودیشی باشیان لە هەولێر لە دووەک لەو شوێنانی کە زانکۆ بە فراوانی تێدای و خۆڵی باشیان هەیە باشە ئەو پلانی باست کرد بۆ خوێندنگە ئەهلیەکانیش وەکو یەکە یەک جەدوەلەنەیەکی کارن هیچ شتێکیان جیاواز نییە لە ڕووی ڕێنمایی ئیداری و ڕێنماییەوە باشە بۆ داخڵبوون بۆ پۆلی 12 هەر بە هەمان شێو تا ئەوی کە خوێندویانە چۆنە ئەوەی پۆلی 12 گەڕوونی بۆ پۆلی 12 پلان هەیە پلانێکەیە بەڵام هێشتا ڕەزامەندی ڕسمی لەسەر نەدراوە قسە کراوە تەسەورەکەم پلانەکە ئێستا لە وەزارەتی پەروەردە درابێت ئەنجومەنی وەزیران چونکە بەڕاستی ئێمە کێشەیەکمان هەیە ناتوانین تازە ئیمتیحانی ئەوان بکەین بۆ داخڵبوون چیان بۆ بکەین بیرمان لەوە کردووە کە عبوری هەمیان بڕۆن دخول عام پێش تایسە نەبووەتە قەرار دخول عام بکرێ بەڵام لە دخول عامەکە ئێمە کێشەیەکمان هەیە من بەڕاستی بۆیە لێرە بۆ جەنابتیۆم نەکەم ئێمە دەرەچیمان هەیە خوێندکاری دەرەکی خوێندکاری دەرەکی مانگی 2 ئیمتیحانمان کردوون مانگی 2 ئیمتیحان کراون ئەوەی داخل کراوە کۆمەڵێک داخل نەکراوە ئێستا کە ئێمە دخول عامەکەین بۆ ئەم هەموو خوێندکارانی کە ئەوانیش حەقی خۆیانە بڵێن ئەی ئێمە ڕاستە ئیمتیحانمان کرێ بۆ داخل نەکرێت یعنی کێشەیەکمانی ئەم هەنە هەمووی هین کراوە هەمووی کراوە بە بەرنامەیەکی بۆ دانەوە هەمی کراوە بە راپۆرتێکی باش و دراوەتە وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە خۆشی قسەی لەگەڵ کردووە تەسەورەکەم لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە ڕێ بکەون لە نزیکترین کاتە ئەمە سەڵاحەتی وەزارەتی پەروەردە خۆی نییە بڕیار دابۆ دەبێت بۆ هەمووی بگەڕێتەوە ئێمە پێمان باشە دخول عام بێ
وەکو وەزارەتی پەروەردە پێمان باشە دوخول عامێ بەڵام لەوانەیە بۆ خۆی وەزارەت ئەنجومەنی وەزیران لەوارەی وەزارەتی خوێندنی باڵا هەست لاریان هەبێت لەمە پیان من ناڵێم لەوانەیە احتیمالە من چکەشتم بیستۆتەوە احتیمالە بڵێن ئەو زۆر خوێنکارە زۆرەگە داخڵ ببێ بە دەرەجێکی کەم و نەتوانێت قوبوڵی بکات. ئەمڕۆ وەزیری خوێندنی باڵا وتی لە دانیشتنەکەی پەرلەمان کە ئەمە ڕەنگە گرفتیان بۆ دروست بکات لە بەزەبەتەوەیە من گوێم لێ بوو بەس من نەمیزناوی دکتۆر ئارامبەرم بەڵام بۆ خۆی ئەمەیە بەڵام لە ڕاستیدا من لەم مینبەرەوەی قسە دەکەم ئەم قسە ئایکەم بۆ کاتی خۆشی لەگەڵ وەزیری پەروەردە قسەم کردووە لەگەڵ وەزیری پەروەردەی پێشوش قسەم کردووە لەگەڵ پەرلەمانیش قسەم کردووە یعنی بەڕاستی کە یەک تەلەبەی خوێنکارێک کە دێت لە پۆلی 6 یا لە پۆلی 5 لە پۆلی 4 دەخوێنێت معقولە تۆ لەسەری ساڵە بڵێ وەڵا نابێ ئیمتیحان بکەی لە بەرەوەی دەرەجەکە زاینا بەڕاستی ئەمان پرۆسەیەکی نادیموکراسیە یعنی من ڕەم لەسەر پرۆژەشم هەیە نەک ئێسەکە کۆرۆنا هەیە نەک ئێستا کۆرۆنا هەیە من ڕەئی شەخسی خۆمە نەک ئێسەکە کۆرۆنا هەیە کۆرۆنا پێش کۆرۆنا مناڵێم حەق وایە وەزارەتی پەروەردە بێدەوە بکاتەوە خوێنکار هەمی داخڵ بکات بەزایی بۆچی چونکە بۆ کرد داخلی بکە لە دنیادا شتێک نییە بە ناوی ئەوەی تۆ ساڵێک دەخوێنی بەڵام ئیمتیحانی کۆتایی نەکرد دەڵێ بڕۆ ماڵە وڵاتەوە نابێ ئیمتیحانەکە بکەی یعنی بەڕاستی هیچ باشە دیموکراسی باشە ئەم تەلەبە لەبەر چییە بۆ کارەکانی من پرۆژەم ئامادە کرد و پرۆژەکەشم لە کوردستانی نوێ لە هاوڵاتی لە ئاوێنە بڵاو کردەوە و داما دکتۆر پشتیوان ڕەزامەندی لەسەردا دام بە مدیری عامی امتحانات تحویلی ئەوی کرد مامەسا باپیر مامەسا باپیر وتی بۆ ئیمساڵنان بەڵام ساڵی داهاتوو خانەنشین کرا من ئەوان ئەم کێشە بەڕاستی زیاتر مدیری ئامادەیەکان مشکیلانە بۆچی لەبەرەوەی مامەسای ئامادەی مدیرەکان لەبەرەوەی ئەگەر تەلەبەکان بکەون زۆری لە امتحاناتی وەزاریە دەرەجەی معیاریان دادەبەزێ من حەلی دەرەجەی معیاریشم کردبوو یعنی لە پرۆژەکەمان حەلم کردبوو بەڕاستی خۆی بۆ خۆی دخولی تەلەبە بۆ امتحانی وەزاری شتێکە حەقی خۆیەتی ئەم تەلەبە یەک ساڵە خوێنێ مەسرەفەکە حەقی بچێت ئەوە پلانێکی گشتگیر و درێژ و استراتیژیە یعنی جیاواز لە بابەتی قۆناغی ئێستای کۆرۆناوی کە باست کرد و لە ڕاستیە بیرکردنەوەیکی دروستیشە بە ڕای خۆم کە تەلەبە بوومە دەزانم معاناتەکە هاوڕێکان من بینیوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئێستا ئەم پلانە جێبەجێ نەکرێت دخول عام ڕەزامەندی لەسەر نەدرێ بەدیل چییە؟ ئێمە بێ امتحانیان بکەین لە مانگی شەشە ئەبێ لە مانگی شەش یا پێش لە 25 ئەبێ مەکتەبەکان بگەڕێنەوە بەڕاستی امتحانیان بکەن و امتحانیان بکەن و اونجا داخڵبوون داخڵمەش قورسایی و لۆدەکە لەسەر ئەمە خاڵێکی کە بیری لێ بکەیتەوە خاڵێکی کە هەچەند ئەوشە شەرعی نییە لە ڕووی یاساییەوە یاسایی نییە بڵێن وەرزی یەکەمتان بۆ حساب بکەین تەلەبە هەیە لە وەرزی یەکەم خراپە بە زۆرزی دووەم پڕێکاتەوە وانە وەرزی یەکەم 4 سفریتایە بە سەیکا بە 2 سفر و داخڵە بێ لەوانێ ئەوە احتیمالێک بێ بەڵام بە هەموو حاڵەتێک دخول عامەکە چارەسەرێکی باشە من لێرەوە یڵێم لە منبەرەوە دخول عام چارەسەرێکی باشە و ئەبێ وەزارەتی پەروەردە ئەگەر خوێندنێکی دیموکراسی بێ ساڵانی داهاتوو چارەسەری دخولی عام بکە و هەموو تەلەبە حەقی خۆی بە ئیمتیحان بکەیت کێ دەرەچێت دەرچێت کێ دەرناچێت چەند پرسیاری هاتووەڵێ ئەوەی لە سیستمی ئۆنلاین دانراوە داخڵەکرێ بۆ ئیمتیحان وەکو مامۆساوتیەوە تەنها بۆ زانیاریە بۆ داخڵبوون و بۆ ئیمتیحانکردن نییە بۆ ئاگاداری هەموو لایەک خولی دۆم بیری لێ کراوەتەوە طبعا هەموو ساڵە خولی دۆم خولی دۆم زۆر اعتیادی لە کاتی خۆیان چێ کاتی خۆیان هیچ شتێک ماوە من نەمپرسی بێت بتەوێت ڕوونی بکەیتەوە من هیوادارم بۆ خوێنکاران داوا لە دایک و باوک و کەس و کاری خوێنکاران دەکەم ئەم مەسئلەی تەلەڤیزۆنی هەم پەروەردەی و زائیدەن هەورە فێرگە و زائیدەن ئەم قوتابخانەی ئۆنلاین و قوتابخانەی ئەلکترۆنیە هیوادارم منداڵەکانیان ڕابهێنن بۆ ئەوەی زانست و زانیاریەکانیان بۆ ساڵانی داهاتوو بەهێستر و باشتر لە ساڵانی داهاتووشا بەشێک لە خوێندنەکان بخەنە ئەوێ بۆی تەلەبە ڕابێ وردە هیوادارم من ناڵم زەخت تاکیدیان لێ بکەنەوە جەخت بکەنەوە لە مناڵەکانیان ئێمالی نەکەن ئەم پرۆسەیەکە لەوانەیە لە داهاتوودا زۆر پێویستمان پێ بێ بۆی هەر لە ئێسەوە ئێمە ڕابێنەسی زۆر باشە سپاس دەکەم مامۆستا عومەر محەممەد ئەمین جەگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە تەوەریەکەم لەگەڵ مامۆ سپاس دەکەم سپاس بۆیەوە کە بینەر بوون پشووەکی کورد وەرەگرین دوای پشووە لەگەڵ ڕۆژنامەنووسێکا وردەکاری هەم گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا وەفتێرێم لەگەڵ بەغدا هەم وردەکاری کابینەکەی مستەفا کازمی کە بڕیار وایە ئێستا 8:25 دقەیە یعنی
35 دقەیەکی تر دانیشتنی پەرلەمان دەست پێ بکات بۆ دەنگدان لەسەر کابینەکەی. پشوێک وەرەگرین و ئەگەڕێمە وڵاتە. جارێکتر سڵاوتان لێبێ گفتوگۆ لەسەر وەکوتم لە سەرەتای بەرنامەکەش ئەو زانیاریان ناکەین کە لە پشتی گفتوگۆکان و لە پشتی پێکهێنانی کابینەکەی مستەفا کازمیەوە هەن و ڕەنگە زۆرێک لە میدیاکان بەدەستیان نەگەیشت بێ و زۆرێک لە هاوڵاتیانیش پێی ئاشنا نەبوو بن. لەم بەشەی بەرنامەی گەرما و گەرما جۆرێک لە بنکۆڵکاری ڕۆژنامەوانی دەبینن و دەبیستن کە لەلایەن بەڕێز ڕۆژنامەنووس هەڵگورد جەلالەوە دەخرێتە ڕوو بە سوپاسەوە کاگەڵ گورد بەخێربی. کاگەڵ گورد ڕەنگە ئێستا خەڵکێکی زۆر جیاواز لەوەی کە چاوی لەسەر پێکهێنانی کابینەکەی مستەفا کازمی بێت چاوی لەسەر گفتوگۆکانی وەفدی کورد و بەغداش بێ بزانن گەیشتۆ بە چی زانیاری چی هەیە و ئایا خەڵک موچەکەی باش دەبێ وەری دەگرێ زانیاری چی هەیە لەسەر ئەو بابەت؟ زانیارەکان
بەپێی ئەوەی کە هێشتا هیچ ڕانەگەێنرا هیچ بڵاو نەکراوەتەوە بەڵام پێدەچێت لەبەرەوەی کە ئەم وەفدە دانوستانێکی زۆر چڕی کردو لەسەر لە کاتێکی ژایەکە هەم لە سەروبەندی دەنگدان بە کابینی حکوومەت و ماڵئاوایکردنی کابینێکی عادل عەبدولمەهدیە پێم وایە بێ وەفدەکە بە ئەنجامێکی باش و سەرکەوتووە دەگەڕێتەوە بەپێی ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا بڵێن بڵاو نەکراوەت و ڕانەگەێنراوە بەڵام وردەکارەکانی چۆن وردەکارەکانی چین جارێ ڕاناگەێنرێت لەبەرەوەی کە دانوستانە ینی تۆ جاریوە بۆ ڕێکەوتنەکە کراوە گۆڕانکاری تیاکرێت بەڵام ئەوەی کە هەیە پێم وایە بێ حکوومەتی هەرێم هەنگاوی باش چۆتە پێشەوە کورچی ئەبەخشێ و داوای چیەکە کورد ئەوەی کە لە ئێستادا ئەوێ پێداگیری لەسەر بکات دابینکردنی زەمانەتی 100% موچەیە بۆ فەرهەمبەرانی هەرێمی کوردستان ئەوەشی کە هەتاکو ئێستا زانراوە یان ئەوەی کە ئێمە دەتوانین باسی لێ بکەین کە پێم وابێ حکوومەتی هەرێم یان کورد ئامادەیە لەسەر مۆزۆئی نەوت و داهاتەکانی ناوخۆ گفتوگۆکان کە کراون لەسەروی کە حکوومەتی ناوەندیش پێداگیری لەسەرەوە کە دەبێت هەم داهاتی نەوت و هەم داهاتی ناخۆش بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدراڵی بە تایبەتی داهاتی دەواازە سنوورەکان ئەوەی کە هەیە پێم وابێ هەرێم ئامادەیە دۆسی نەوت بە تەواتی ڕادستی حکوومەتی ناوەندی بکە تەواوی دۆسیەی نەوت ڕادستی حکوومەتی ناوەند بکە قسەیەکی شەیە تا چەند دروستە تا چەند ڕاستە تا چەند ڕێکەوتنی لەسەر کراوە لەوەی کە داهاتی بەشێکی لە داهاتی ناوخۆ داهاتی دەواازە سنوورەکانش بگەڕێتەوە بۆ حکوومەتی ناوەند بەڵام بەو مەرجەی لە 100% هەموو ماف و بڵێن ئەو مافەدارایانی کە فەرمانبەرێکی حکوومەتی ناز لەسەر میلاکی حکوومەتی ناوەند هەیەی هەموو ئەو ماف و حتا ئێستاخاکە دارایانی کە بۆ فەرمانبەرێکی بەسرە لەلایەن حکوومەتی ناوەند و دابین دەکرێت بە هەمان شێوەش بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێت ئەمە تاکەی بە تەواوەتی ڕێکەوتنی لەسەرکروی ڕاگەیەندرێت جارێ ئێمە نازانێت بەڵام ئەوەی کە هەیە پێم وابێ هەنگاوەکان بە ئاراستی ئەوەن کە پێداگیری ئەم وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەوەی کە دەوێت لە ئێستادا زەمانی دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکات چونکە لە دۆخێکی زۆر هەموارەدا دەژین و ئەوە نزیک دەبێتەوە لە 50 بۆ زیاتر لە 50 ڕۆژیش کە موچیان وەرنەگرتووە بەڵام ئەم وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئامادەکاری و سازان بکات لەبەروی کە لە کاتێکە حکوومەتەکە و کابینێکی مستەفا کاظمی کەوتەوە سەرکار ناکرێت جاریشی کە ئەم وەفدە بچێتەوە بە هەمان شێوە دانوستان بکات و لەسەر و خاڵانی کە لەگەڵ ئەم کابینەی ئێستادا لەسەری ڕێکەوتون بە هەمان شێوە شتێکی زۆر گرنگە ئەگەر ئێستا ئەم حکوومەتە کار بە ڕێکەری کە هەیە و چەند سەعاتێکی ماوە ڕێبکەوێت لەگەڵ سەعاتێک وڵاخ ڕاستەکەی کەمتر لە ساعت نیو ساعتی ماوە 27 دقه ئەگەر لە ماوەی ئەم 27 دقەیە کورد لەگەڵ ئەم حکوومەتی کە ئێستا هەیە ڕێبکەوێ بۆ حکوومەتەکەی مستەفا کاظمی هیچ ناگۆڕێ وتمان ئێستا وەفدی کوردی ڕایگەیاند و تێوە تاو ڕێکەوتی ئەمە بەگریمانە ئەوەی کە هەیە کاگەرم ئەوەی کە جێی دڵخۆشیی لە یەکەم هەنگاوەکانی ڕاستپاردنی مستەفا کاظمیەوە بۆ پێکەنانی کابینی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقی کورد ینی لە سەرەتاکانەوە بەشدار بۆ نەبوو یەکسەر کاندیدێک بێت و کوڕەفزی بکات و کێشی لەگەڵی هەبێت لە پەیام دوو جارش توییتی کردو بە زمانی کوردی ینی ئەمانە کۆمەڵشتی شکڵی کۆمەڵشتی ڕووکەشن بەڵام لە ناوەڕۆکە مستەفا کاظمی پێم وایە لەگەڵ ئەم وەفدەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە قوباتەکە سەرۆکاتی دەکات جارێک لە دانیشتنەکە و شەوەی کە لەگەڵ عادل عەبدولمەهدیە دانیشت بە هەمان شێوە لەگەڵ مستەفا کاظمیشا دانیشتووە پێم وایە بێ بۆچوونەکانیان بەرەو ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانە هەم کاظمیش بۆ خۆی ینی چەند جارێک باسی لەوە کردو کە دەوێت ئەو کێشاڵپە سێدراوانە لێران حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندا هەیە چارەسەری بکە پێم وایە بێ لە ئەنجامی دانوستانەکان ئەوەی کە بە ئێمە گەیشتووی کە ئێمە ینی لە ئەنجامی متاڵع و لە ئەنجامی پەیوەندەکانە بەدەستمان هێناوە ئەوەیە کە ئەم وەفدە ئامادەکاری و زەمینەسازی کردو بۆ ئەوەی کابینێکی مستەفا کاظمیەکی کەوتە سەر پێی خۆی و کە کەوتە کارکردن جارێکی کە دانوستان نەکرێتەوە لەسەر کێشەکانی نێوان هەرێم و ناوەت بەڵکو ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە کابینەکە کەوتە سەر پێکانی خۆی حکوومەت پێکها ئیتر بەپێی ئەو ڕێکەوتانی کە لە نێوان هەردوو لایە هەیە و کە ئێستا لەسەری ڕێکەوتون هەردوو لایەن بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن و ئەو مافانەشی کە هەیە نەوەری بگرنەوە باشە من و تۆ کە قسەمان کرد لەسەر ئەم بەشەی بەرنامەکە دوایەوەی کە ڕازی بووی داوام لێ کردی هەندێک ورتر ڕۆ بچیت بۆەوەی کە بزانی خەڵک ئیستیحقاق و موچەی فەرمانبەر چی لێ دەمەوێت ئەوە تاکید بکەمەوە تۆ خۆت وەکو خۆت وەکو ڕۆژنامەنووسێک ئەوەی کە بیست و دەگوێت لێ بۆ مەرج نێبتوانی هەمووی بڵێ یان بتەوێ هەمووی بڵێ درستە پێی دڵخۆشی زۆر لەبەر یەک سەبەب لەبەرەوەی کە
ئەم چوونی ئەم وەفدە جیاوازتر لە وەفدەکانی تر هەڵای ئەعلامی گەورەی لەسەر ناکەوتەوە. وەفدەکە وەفدێکی تەکنیکیە، وەفدێک نیە دانوستانی سیاسی بکات لەگەڵ هەموو کوتورە سیاسەکانە دانیش لەلایەک لەلایەکەش لەگەڵ خەڵکە معنیەکانی پێکاتی حکوومەتی عێراق کە دۆسی نەوت و دۆسی ئابوریان لەگەڵا. ینی وەفدەکە وەفدێکی تەکنیکیش بوو بۆ سەیری وەزیری پلاندانە لە حکوومەتی هەرێم، وەزیری دارایی لە حکوومەتی هەرێم، سکرتەری ئەنجومەنی وەزیران بە نمونە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم. ئەمە لە وەفدەکایە لە بەرامبەرشدا لەگەڵ حکوومەتی عێراقی خەڵکە تەکنیکیەکان دانیشتون. ڕاستە ئەم وەفدە پاڵپشتیەکی سیاسی گەورەی هەیە وەفدەکە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام هاتوون لەسەر گرفتە تەکنیکیەکانی نێوان هەولێر و زانیاری هەبێ ئەم وەفدە ئەتوانێت بڕیار باو بگەڕێتەوە تاو. ئەم وەفدە بە بڕیاردانەوە ڕۆشتووە. ئەنی وەفدەکە دەسڵاتی هەیە لە کۆبوونەوە ئەمڕۆ ڕاگەاندراوێکی ئەنجومەنی وەزیرانیش هەبوو هی حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە دەکات کە جگەلەوی کە دەستخۆشی لە هەموو دانوستانەکانی پێشووی ئەم وەفدە کردووە، پاڵپشتی تاواتیش بۆ ئەم وەفدە دەربڕاوە. باشە بچینە سەر پێکەنانی ینی سەرۆکی وەفدەکە قوبات تاڵەبانیە، جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەندامی سەرکردایەتیەکێتیە. پێم وانە مەلەفێک بکات و کە نتوانێت بەسەرکەوتوی دای بخات. ینی ئەوە گرنگە، ئەوە زۆر گرنگە. باش چکە هەمیشە گلەی هەبوو وەفدانە کە ڕۆیشتون هەر بە پرس ڕۆیشتون و هاتوونەتەوە پرسیان کردووە و ئێستا مادەم ئاوە بڕیار بەدەست بێ زۆر گرنگە. کورد چۆن ئەچێتام حکوومەتی مستەفا کازمیەوە پێگەی چییە؟ کێ کاندیدا؟ چ وەزارەتێک هەیە؟ ئەم زانیاریانە چین؟ کەمتر لە نیو سەعاتی کە دەنگدان دەست پێ دەکات. کورد هەر لە سەرتاوە ئامادەی دەربڕی بوو کە بەشداری لە دانیشتنەکە دەکات و دڵنیش بە کابینەکەدا. هەندێک گۆڕانکاری کرالەوەی کە وەزارەتی دارایی لای کورد بوو، ئێستا لای کورد نەماوە، لە بەرامبەردا دراوە بە شیعەکان وەزارەتی دەرەوە دراوەتەوە بە کورد. ئەمە کورد ڕازی بووە هەتا هاتیش مەژوورە و مناقەشە هەبوو، هەتاکو ئێستا بە تاواتی یەکلان نەبووەوە. بەڵام پێم وابێ ئاوا تێدەپەڕێ، ینی دەدرێ بە کورد، بەڵام کاندیدەکە هێشتا یەکلان نەکراوەتەوە. ئەگەر دەنگیشی لەسەر نەدرێ ڕەنگە دەنگدانی ئەو بخرێتە متمانەدان بۆ ئەم کابینەی کازمی وەزارەتی دەرەوە بۆ کووردە یەکلا بۆتەوە. بەڵێ یەکلا بۆتەوە وەزارەتی دادیش بۆ کووردە، بەڵام گۆڕانکاری لە کاندیدەکەیدا کراوە. توانین کاندیدەکانمان پێ بڵێ بۆ خارجیە وتمان کاندید نییە، وانە بۆ خارجیە کاندید نییە، بۆ کاندید نییە، بۆ نوتیش نەخێر هیچ کاندیدێک نییە. بۆ داد عەبدوڕەحمان مستەفا کاندید بوو، بەڵام کاندیدەکە گۆڕاوە، ینی یەکێتی کاندیدەکەی گۆڕیوە، کاندیدی خۆی داناوە. ناوەکەم لا هەیە بەڵام ڕەنگە نەتوانین، ناوەکە لای ئێمە پارێزراوە، لەبەری هەتاکو ئێستا بە ڕسمی ڕانەگەێنرێ من ناتوانین ئەوەکەم، بەڵام ناوەکە هەیە لا بۆتەوە. وەزیری ئاودانکردنەوە و نیشتەجێکردنیش ئەوە نازەنین وسوول لە بڵین لەلایەن پارتیەوە پێشتر وەزیر بۆ لە حکوومەت هەرێم، بەڵێ ئەو کاندیدە و ئەو یەکلابەتەوە. بەڵام ئەوەی کە هەیە ئێستا بەم پێکهاتەیە کورد دەنگ بە کابینەکەی کازمی دەدا. بەڵێ هەموو کورد دەنگ دەدا، پشتیوانیشی دەکەن، بە تایبەتی لەسەر ئەوەی کە ئەم جارە دەیانەوێ کورد جگەلەوەی کە هەر لە سەرتاوە بەشدارێکی ڕاستەقینەی دانوستانەکان بۆ پشتیوانی بۆ کازمیش دەربڕیوە. ئەم جارە دەیانێت ئەو کێشە هەڵپەسێدراوانی کە لە نێوان هەرێم و ناوەندیشە هەیە تێبپەڕێنرێ. باشە کاک هەڵگوردیەک پرسیار زۆر گرنگە لە دیاریکردنی سەر کۆمارە کورد لە منافەسەیەکی گەورەیە بوو لە نێو خۆی خۆیە. دواتر لە سەردەمی محەممەد تۆفیق عەدلاویە، پێشتر دواتر لە سەردەمی کابینەکەی دکتۆر عادل عەبدولمەهدیە دیسانەوە لەسەر کاندیدی وەزیرەکان کورد منافەسەیەکی گەورەی دروست کرد هەبوو. لە سەردەمی محەممەد تۆفیق عەدلاویە کوردستانەوە جۆرێک لە گرفتی هەبوو لەسەر ناجێگیر بوو هەڵوێستەکان، وانە لەسەر دیاریکردنی کاندیدەکان بۆ وەزارەتەکان. ئەم جارە ئەوە نەبوو. ئەم ڕوئیایە چۆن هاتە ناو گفتوگۆکانەوە ئەوەندەی بزانی؟ پێم وایە کازمی بە خۆی سەرەتا ئاقلانە داخڵ بوو، ینی هێندە دانوستانەکانی چڕ نەکرد لەسەر ئەساسیوی کە وەزارەتەکان هات ئیش ئێستا CV کوالەتی شخصیەتەکان دەکرد. دواتریش ئەو کاندیدانی کە ئەو هەڵی بژاردن و ماوەیەکی کورد دیاریکرا بە لوسی ڕۆژەیە، چونکە کازمی بەهۆی ئەو پۆستە ئەمری کە پێشووتر هەیبوو پەیوەندیی باشی لەگەڵ زۆرێک لە سەرکردایەتەکانی هەموو لایەنەکانە بە تایبەتیش کووردا هەبوو. پێم وە لەسەر ئەساسیەوەی کە دانرا بۆ حکوومەتێکی ڕاگوزەر بێ لایەنە سیاسەکان هێندە مهتەم نەبوون بۆی کە چێ دەرچێتە ئەوێ، چونکە وای پێشبینی دەکرا کە ڕەنگە 6 مانگ بۆ ساڵێک بۆ هەڵبژاردننی پێشوەختە بکرێ، بەڵام ئەوەی من دەخوێنم و من تێگەیشتوم
تەمەنی کابینەکەی کازمی تەمەن تەواوکەری ئەم کابینەی عادل عەبدولمەحدی دەبێت و 2 ساڵێک لە کابینەکەی عەبدولمەحدی تێپەڕی پێما بێ ئەم 2 ساڵی کۆتایی کەماوەتەوە کازمی لە ڕەگە دۆخی سیاسی حکوومەتی عێراق بەڕێوە دەبا هەڵبژاردننیش لەو تەوقیتی خۆیان دەکرێت کە بڕیارەوە ینی لە دوای کۆتایی هاتنی ئەم هەر 4 ساڵەکە دەکرێت بە دووری دەزانم هەڵبژاردننی پێشوەختە بکرێت لەبەر کە دۆخی ئابووری عێراق زۆر خراپە دۆخە سەحی و بەرەنگاربوونی کۆرەنا هێشتا عێراقی ینی بەتەواتی لە عێراقا زۆر بڵاوە یانی نتوانراوە کۆنتترۆل بکرێت جموجۆڵی داعش لێرە و لێوێ دەستی پێکردوەوە ناکۆچی نیوان لایەنەکان هێشتا هەر هەیە ئەو ڕوتی خۆپشاندان و فۆزایی کە لە بەغدا و لە هەندێک ناوچەی تر هەیە هێشتا بە تەواوەتی کۆنتترۆل نەکراوە ئەنی پێم وایە هەڵبژاردننی پێشوەختە ناکرێت کابینەکەی کازمی باشە بەرداوم دەبێت هەتاوکو وادی هەڵبژاردننی وەکو خۆت هەتا پێشێ بیتە بەرنامەکەەوە تا پێژێت بیتە بەرنامەکە و لایەنە شیعەکان چۆن بەشداری لە حکوومەتەکەکەن ئەوەی کە هەبوو لەسەر مالکی ینی هەتا ئێسش دەنگی پێنادا کاتە دەبێت بە ئۆپۆزیسیۆنەکە خۆی وتی دەبین بە ئۆپۆزیسیۆن مالکی و وەتانیە دەنگی پێنادەن وەتانی هەر بەشداری دانیشتنەکە ناکە بەڵام مالکی بەشداری دانیشتنەکە دەکەن بەڵام دەنگ بە کابینەکەی کازمی نادەن سونە هەمی بەشداری دەکا کورد هەمی بەشداری دەکا زۆرینی شیعەش بەشداری دەکەن ینی چانسەکەی واتە لاو شیعە ئەوەی کە زۆر بەزەقی مالکی لەبەروی هەم هێز دەوڵەتی یاسایە هەم کەسایەتێکیشە کاریگەری هەیە دەوڵەتی قادونیش ئەوەتی هەیە زۆرێک لە معادلەکانە دەوڵەتی یاسا یعنی یەکلای کردەوە شخصیەتی مالکی شخصیەتێک بۆ چەند کابینەیەک سەرۆگۆزیران بوو کەسایەتێکی بەهێزی هەیە بەراورد بەوەی کە لەگەڵ کوردا چی بووە لەگەڵ چیاچی بۆ لەگەڵ سونەیەکی بۆ باگراوندی بەخۆچێ بەڵام بەراورد بۆ سەرۆگۆزیرانانی ترکە هەتاکو سەر لە عێراق بوون کەسایەتی مالکی کەسایەتێکی بەهێزتر بوو کەواتە بەو جۆرە لە معادلە بێ کازمی تێپەڕێ کابینەکەی دەنگی ئەپەڕێنرێ دەنگیش دەهێنێ خۆشببختیش بەوەی کە کورد ئەم جارە ناکۆکی ناوخۆی نییە کە لە دانوستانەکانە هەیبووە ئەنی کوردیش بۆ پلانی بۆ پشتی کە هەیەی سێوەزارەتی کە بەری کەوتووە ئاڵگۆڕی لە بینی کاندیدەکانی خۆی لەگەڵ ڕاستپێدراوە کرد و کاندیدەکانی ئەگۆڕێ ئەمە مافێکی یاسایی و حەقێکی حزابە سیاسەکانە کە کاندیدەکانی خۆیان کە لەسەر پشکی ئەو دائەندرێ ئەبێ ئەو ئۆکەی بکانی ناکرێت تۆ کەسێک نوێنەرایەتی بە نمونە لەسەر پشکی یەکێتی دادەندرێ دەبێت تعبیر لە سیاست و تعبیر لە استراتیژی یەکێتی و تعبیر لە ئەجێندای ئەم سەرکردایەتی نوێی یەکێتی بکە ناکرێت کەسێک بێ نەگونجا و ناتە باش بێ لەگەڵ و سیاست باشە ئێستا ئەوەی کە تاکید بکەینەوە وەزارەتی دەرەوە کاندیدی نییە نەوتیش بە هەماشە ئەو دوای هەمووی گرفتی لەسەر نییە گرفتی لەسەر نیە و تێدەپەڕێنرێت ئەم شەو دەنگی پێ دەدرێت باشە کارنامەکەی ئەویش هەر پێ دوایە تێبینی لەسەر نەبێ و تێبینی کورد تێبینی لەسەر ئەوە بکەویت باسی کورد و باسی پێشمەرگ و ئەمانە نەکراوە بەڵام دوێنێ بوو ڕایگەیان کەوتی دەستکاری کارنامەکەم کردو بە چاکرایی و بە باسکردن لە هەرێمی کوردستان و پێشمەرگە و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند دەستکاری کراوە تێپەڕێنراوە ڕادستی سەرۆکاتی پەرلەمانی عێراق کراوە باشە سونەکان هەندێکیان گرفتیان هەبوو بە تایبەتی هێزەکانی مووسڵ حزبەکانی مووسڵ ئەمەش تێپەڕی ئەمەش چارەسەر بوو کێشەی نەماویش بەشداری دەکەن لەسەر ئەساسی کە دەیانێت ئەم جارە حکوومەتەکە بە تایبەتی کازمی لەسەر یەک شت قسە دەکە ئەڵێ تەوەجوهێکی نیشتیمانی باسی نەتەوەی ناکاڵێ تەوەجوه و ئاراستەیەکی نیشتیمانی لە عێراقا دروست بکەین بۆ تێپەڕاندنی کێشەکان و زاڵبوون بەسەر ئەو کۆسبووتەگەرانی کە بەرەوڕووی هەموو ناوچەکانی عێراق بۆتەوە ببێت جیاوازی باشە ئەگەر کەسایەتی کازمی وەخێنەوە بۆ کەسایەتی کازمی بکەین پێ دوایە ڕەجول الدەولەیە وەکو عەرەب دەیڵێ کێشەکانی عێراق ئەوەندە زۆرن بە ڕەجول الدەولە و بە کاریزمیەکەی کازمی چارەسەر ناکرێت یعنی باسمان لەوە کە عێراق ینی کۆمەڵی کێشەی ئابووری سیاسی یاسایی ئەمنی ئەوە تەندروستیشی هاتوۆتە سەر کێشەی ئەقلیمی هەیە بە هەموو ئەمانە کۆمەڵی گرفتی گەورە هەن لە هەر هەمووی ئەساسی ناکۆکیە مەسەبیەکان و ناکۆکیە نەتەوەیەکانی کە لە عێراقیشدا هەیە گەندەڵی و ینی ڕێژەی هەژاری و نەبوونی تەکنۆکرات و نەبوونی استراتیژی سابت و ئەمانە بەڵام کازمی سەرۆکی دامەزراوەیەکی ئەمنی بووە ئەگای لە زۆر لە دۆسیە گەندەڵەکان و ئەگای لە زۆرێک لە دۆسی هەستیارەکانی وڵاتەیە قاچ و قوچ و جموچۆڵی بەرپرسەکانی هەیە بەرپرسیش بووە ینی بەشدار بووە لەوەی کە زۆرێک لەو دۆسیانی کە لەسەر مەسئولینی گەورەی عێراقی لەسەر مۆزوعی گەندەڵی و فەسادی و تێوەگلانیان لە پەیوەندیان لەگەڵ داعش هەبوو لە ڕێی ئەمەوە گۆشتۆتە دەستی نەزاهە و یعنی بە شێوەیەک لە شێوەکانە ئەم دەستی تای هەبوو دەستێکی هەبوو لەوە
دواتریش جگە لەوەی کە ئێستا کۆدەنگیەکی گشتی لە یعنی ئەگەر ئەتوانین بڵێن زۆرینە لە ناو ئاستی لە ناو عێراقدا هەیە لە هەمووی مهمتر ئەمریکا و ئێران لەسەر کازمی کۆکن باشە حەزەکەم باسی ئەمریکا و ئێران بکەین ئەگەر شتێکی تایبەتی هەبێت لەسەر ئەوە بیڵێ بەڵام بڵند ڕاستەکان لە کۆنتترۆل بیری خستنەوە مقتدا سەدر چیەڵێ خۆ یەکێکە لە هێزە کاریگەرەکان و سەدریش بۆ خۆی کەسێکە لە کەسایەتە کاریگەرەکان لە عێراق مقتدا سەدر لەم چەند ساڵی دوایە هەڵوێستی زۆر زەبزەباتی بەسەرا هەڵوێستی زۆرە گۆڕا هەڵوێستەکانی جێگیر نەبوو هەڵوێست لەلایەک ئەچۆ پاڵ خۆپشاندان لەلایەک دشی خۆپشاندان بوو لەلایەک داوە کۆبنەوەی دەکرد کۆبنەوەکانی بەجێ دەهێشت لە سەرەتادا هەڵوێستی ڕوون نەبوو ینی هەڵوێستێکی ناجێگی تۆ زێک دژ بوو بەرامبەر بەم کاندیدانە و کێشی عێراق و نەبوونی نهێشتنی گەندەڵی ئۆمانی بەرز دەکردەوە بەڵام لەم سێ چوار ڕۆژی ڕابردوودا تۆزێک بێدەنگی هەڵبژاردووە بەڵام کوتلەکەی بەشداری دەکەن و دەنگ بە کابینەکەی کازمی دەدەن زۆر باشە هیچ ماوە بیڵی زانیاریەک من نەمکرد حەزم دەکرێت کە ناوی کاندیدەکە بەڕسمی ئەوەی کە لەلاتە بیڵی سپاس دەکەم جارێ با هەر بمێنێ چونکە هێشتا هەر ینی یەکلا بۆتەوە ئۆکەی لەسەر کراوە مەبەست لە کاندیدی وەزارەتی دادەت وەزارەتی داد کە باشە ئەوەکانی گۆڕانکاری گۆڕانکاری بەسەرا نەهاتوە نەخێت تەنها ئەوە بوو کە دانوستان هەبوو لەسەر ئەساسی کە لە بینی دارایی و دەرەوە یەکلا بێتەوە دەیویست ئەو وەزارەتە بۆ پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان دەیە وەزارەتی دارایی وەربگرێت بۆ دارایی چی کاندید بوو هەر دکتۆر فواد حسێن بەڵێ هێشتا هەر ئەو بوو قسەیەکی لەسەر فازل نەبیەکرا بەڵام زۆر جددی نەبوو لەسەر دکتۆر فواد حسێن بوو دواتر ئێستا لەسەر ئەوەیە کە وەزارەتی دەرەوە بەڵام کاندیدەکەی بۆ وەزارەتی دەرەوە دیار نییە چونکە هەتاوەکو پێش هاتنە بۆ بەرنامەکە هەر هەوڵ بۆ ئەوە بوو کە وەزارەتی دارایی و دکتۆر فواد حسێن دابدرێتەوە بەڵام یەکلا بۆەوە بەس پێم نەگەشت ینی ناوەکەم نەزانی کە پارتی دیموکراتی کوردستان بچێتە معادلەکە و مادەم ئەمەی بەدڵ نەبووە بەڵێ دەچێت بەشداری دەکات و بەشداری دەدانیشت باشە قسەت لەسەر ئەمریکا و ئێران کرد شتێک بە کورتی بڵێ سپاس هەر ئەوەندەیە کە چانسی ئەوەی کازمی کە جگەلەیەکە لەناو خۆدا کۆدەنگی هەیە لەسەری ئەمریکا و ئێرانی شۆک و دوو جەمسەری بەهێز وەکو دوو دەوڵەت کە کاریگەریان لەسەر سیاست و لەسەر ناوخۆ لەسەر ئاراستە سیاسەکانی ناو عێراقا هەیە هەردووکیان کۆکردن لەسەرەوەی پشتیوانی لێ دەکەن سپاس دەکەم ڕۆژنامەنووس هەڵگورد جەلال بەشدار بووی لەگەڵمانە ومێ دەکەم کە توانی بێتمان هەندێک زانیاری کە نەبیستراو بوو بێ گیان بێتمان بە بینەری گەرما و گەرم و گەلی کوردستان سپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ